بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەفدێکی هەرێم سەردانی بەغدادیان کرد و لەگەڵ بەغداد ڕێککەوتن لەسەر کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت و هەناردەکردنی بۆ دەرەوەی وڵات بەپێی بڕیاری وڵاتانی بەرهەمێنەری نەوت. هاوکات لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا وەزیری دارایی هەرێم ڕایگەیاند لەگەڵ عێراق ڕێککەوتون بۆ پەرەپێدانی کێڵگە غازیەکانی هەرێمی کوردستان و هەرێمیش بەردەوام دەبێت لە دابینکردنی کارەبای زیاتر بۆ هەرێک لە پارێزگەکانی موسڵ و کەرکووک. بە میوانداری بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق باز لەوە دەکەین کە چۆن هەرێم و عێراق لە سەردەمی کۆرۆنادا موچە دابین دەکەن و بارودۆخی ئابووری هەرێم و عێراق لە سەردەمی کۆرۆنادا چی بەسەردێت. بەڵام سەرەتا راپۆرتێک دەبینی. هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی وەزیری دارایی و ئابووری سەردانی بەغدای کردو لەگەڵ سامر غەزبان وەزیری نەوتی عێراق کۆبوویەوە. دوای کۆبوونەوەکەش ئاوات شێخ جەناب و سامر غەزبان بۆ میدیاکان دوان. سامر غەزبان وەزیری نەوتی عێراق ڕایگەیان لە کۆبوونەوەکەدا باسییان لە کەمکردنەوەی هەناردەی نەوتی عێراق و هەرێم کردو بەپێی بڕیاری وڵاتانی بەرهەمێنەری نەوت کە عێراقیش پابەندە بە بڕیارەکەوە. وەزیری نەوتی عێراق وتیشی تاوتوی وەبەرهێنانی غازیان کرد. بەو پێی ژمارەیەک کێڵگەی غازی سروشتی لە هەرێمی کوردستاندا دۆزەرنەتەوە، بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە بەرهێنانیان تێدا بکرێت. لەم بارەیەوە بۆچوونی ئەرێنی هەیە و حکوومەتی هەرێم تاوتوی ئەو پێشنیازانە دەکات کە لەبارەی وەبەرهێنانی غاز و زیادکردنی ئاستی بەرهەمهێنانی کارەبا لە ژمارەیەک گوێزەکانی عێراق ئاراستەیان کردن. سامر غەزبان ڕاشی گەیان لەم بارەیەوە تیمێکی هونەری دەنێرینە هەرێمی کوردستان بە مەبەستی هەماهەنگی زیاتر. لای خۆیەوە ئاواز شێخ جەناب وەزیری دارایی و ئابووری هەرێمی کوردستان ڕایگەیان لەژێر ڕۆشنایی بڕیاری وڵاتانی بەرهەمهێنەری نەوت هەرێم و عێراق لەسەر کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت و پەرەپێدانی کێڵگەکانی غاز لە هەرێمی کوردستان ڕێککەوتون. بەشێک لە کارەبای کەرکووکمان تەمین کردووە بەردەوامە بین و هەوڵی وەزیری دارایی و ئابووری هەرێمی کوردستان وتیشی بەردەوام دەبن لە دابینکردنی بەشێکی کارەبای کەرکووک و مووسڵ و زیاتریشی دەکەن. لەبارەی شەفافیەتی نەوتی هەرێمی کوردستانیشەوە ئاواتی شێخ جەناب بە ئاماژەی بۆ کرد حکوومەتی هەرێم وەکو پێشتر بە شەفافی و بەرهەمهێنانی نەوتی لە ڕێگەی کۆمپانیای دایلۆتەوە بڵاو کردوتەوە بەردەوام دەبێت. وتەی وەزیری دارایی دەربارەی شەفافیەتی نەوت لە کاتێکدایە کۆمپانیای دیلۆت هیچ راپۆرتێکی لەبارەی داهاتی نەوتی هەرێم لە 13 مانگی ڕابردووە بڵاو نەکردوتەوە. ئەندامانی شاندەکەی هەرێمی کوردستان بۆ بەغدا پێک هاتبوون لە خاڵی تشوانی وەزیری هەرێم بۆ کاروباری پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی، دارا ڕەشید وەزیری پلاندانان، ئومێد سەباح سەرۆکی دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر فازڵ زۆر سوپاس بۆ بەژاریتان لە بەرنامەکەماندا. بەرلەوەی کە بچین سەر ئەوەی کە عێراق وەرێم چۆن موچە دابین دەکەم دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بە سەردانی شاندەکەی هەرێم هەرچەندە باسی موچە نەکراوە بەڵام باسی پەرەپێدانی کێڵگە غازیەکانی هەرێمی کوردستان و زیاتر دابینکردنی کارەبا لە هەرێمەوە بۆ کەرکووک و مووسڵ هەروە کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت. سەرنجی بەڕێز لەسەر سەردانی شاندەکە چییە؟ سپاس کاک حەکیم، سەڵاو جەناب چولۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پێیام. زۆر سپاس. بەحەقیقەت مەسەلەی هەماهەنگیکردن لەگەڵ بەغدا مەوزوعێکی زۆر مهمە. ئەمن لە هەموو لیقاکانم داوام کردیە کە پێویستە حکوومەتی هەرێم خاستان لەو ظروفە اقتصادی خراپەی کە تێککەوتین هەمومان دەبێ هەماهەنگێکی تەواو لەگەڵ بەغدا بکەین لەوەی بتوانین چونکە بەغدا وەزعی لە ئێمە باشترە بێعتیبار حکوومەتە دەوڵەتە بە دەوڵەتێکی با بڵێن معروفە و دەوڵەتێکی دەوڵەمەندە و دەتوانیت بە زۆر وەسائلی تر ئەو مەشاکلانەی کە لۆی دێت بتوانانی چارەسەریان بکات. لۆێ ئەمن خۆشحاڵم ئەوڕۆ کە دیتمان وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان چوونە بەغدا. ڕاستە ئەمڕۆ مەسەلەکە ینی چوونە ڕئیسیەکە ینی سەبەبە ڕئیسیەکە مەسەلەی ئەو کەمکردنەوەی با بڵێن ئینتاجی نەوت بوو لە دنیا خاص لە ڕێگای ئۆپێک پلاس کە دەبێ هەر وڵاتێک بە حدودی 23% لە ناوتەکەی خۆی کەمتر بەرهەم بهێنێت.
انجا او كم برهم هێنانە طبعا عێراق ملیۆنێک و تقریبا بە تەسەووری ملیۆنێک و 600,000 بەرمیلی بەردەکەوی ئەوە عێراق نایەوێت خۆی هەمووی تەحمل بکات دەیەوێت جزئێکیش هەرێمی کوردستان تەحملی بکات ئەوڕۆ خۆشحاڵ بووین کە دیتمان هەردوو وەفدەکە بە یەکەوە دانیشتبوون و گەیشتنە مەجموعەیەک با بڵێن خاڵی بە شکلی عام ینی جارێ هێشتا تەفاسیلی ماوە بەڵام بە شکلی عام گەیشتنە نەتیجەی باش و ئەوە دڵخۆشکەرە لۆ خەڵکی هەرێمی کوردستان کە ئینشاءالله بتوانی بادرەیەکی خێر بیت لۆ ئەوەی کە بتوانن لە کەرتەکانی تریش لە مەسائلەکانی تریش پێک بێن ئەوەی کە من دەزانم بەیانی کۆبوونەوەیان هەیە لەگەڵ وەزارەتی دارایی عێراق لۆ ئەوی لەوێش باس لە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بکەن باس ممکنە وەلەو تا ئێستا بودجە حرەکەی لەسەر نەکرایە لە عێراق لۆ تعدیلکردنی بەڵام ممکنە باس لە مەسەلەی بودجەش بکەن و باس لە مەسەلەی موچەی خەڵک بکەن و باس لە شتانەش بکەن لەگەڵ وەزارەتی دارایی عێراق لەبەر ئەوەی کێشەیەکی بچووک ئێستا لەو مانگە حقەتەن دروست بووە و من ئەو کێشەیەم زوو گەیاندە برادەران لێرە لۆ ئەوەی چارەسەری بکەن لەگەڵ بەغدا و تەوەقوع دەکەم ئینشاءالله بەیانی بتوانن ئەو کێشە بچووکەش چارەسەر بکەن لۆی مەسەلەی موچە هیستەگەرەیەش تێنەکەوی ئەو با بڵێن خاڵانە هەمووی خاڵی ئیجابینە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی ئومێدەوارم کە وەفدی مفاوز کە پێک هاتووە لە خەڵکی بەتوانە سێ وەزیر و سەرۆکی دیوان بتوانن ئینشاءالله چارەسەری ئەو کێشانە بکەن. باشە بەس کاک دکتۆر کێشە چییە و کێشێک هەیە بۆ موچەی فەرمانبەران ئەم مانگی کە بەڕێزت دەڵی پێشتر ئاگادار کرد چووکە پەرلەمانتارەکان باز دەوتن کە ناردنی موچە کێشەی نییە بۆ نمونە ئەو 453 میلیارەی کە لە عێراقەوە دێت. لە ناحەیە قانونیەوە ناردنی کێشە نابێ موچەی هەبیت ینی ناردنی موچە عەفوەن نابێ کێشەی هەبیت لە ناحەیە قانونیەوە ها بەڵام تو دەزانی حکوومەتی عێراق ئێستا لە وەزعێکی دارایی خراپدا دەژیت لۆیە ئینسان کاتێک کە لە وەزعی دارایی خراپدا دەژیت دەیەوێ مشکلە لۆ ئەوانی تریش دروست بکات بە حەقا گرفتەکە نووسراوێک کرابوو نامەوێ باسی کێشەکە بکەم چونکە نامەوێت کێشەکە دەربچیت جارێ من کێشەکەم زوو گەیاندە حکوومەت و چارەسەریشم گەیاندە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرەکەشی کە چۆن دەکرێت لە ناحەیە قانونیەوە حقیقەتەن بەغدا مقصرە ینی کە کێشە لۆ هەرێمی کوردستان دروست بکات چونکە بە گوێرەی قانونی بودجەی ساڵی 2019 دەبێت 453 میلیارەکە مانگانە بێت هیچ کێشەیەک تێ نەکەویت و بە گوێرەی قانونی ئیدارەی مالی عێراقی لە مادەی 13 کە باس لە ئەوە دەکات کە گەر هاتوو بودجە لە عێراق نەبوو پەسەند نەکرا ئەو ساڵە چۆن پارە سەرف دەکرێت بە گوێرەی 1/12 ساڵی پێشووتر و خاصەتەن مەسروفاتی تەشغیلی و موچەی هەرێمی کوردستانیش لە مەسروفاتی تەشغیلیە لۆیە ئەگەر بەغدا هەر کێشەیەک دروست بکە حقیقەتەن کێشەکەی غەیر قانونیە قانونی نییە بەڵام ممکنە وەکو پێتم گوت جاروبارەیە کە ئینسان ئەکەویتە تەنگژەی مالی ممکنە بێوێ کێشە لەوانی تریش دروست بکات بەڵام من لەو باوەڕم ئینشاءالله بەیانی کێشەکە چارەسەر دەکرێت. بەڵێ دکتۆر بەڕێزت چۆن پێت گەیشت کە کێشەیەکەیە بەوەی کەمبوونەوەی دارایی ینی بڵێن درەنگ بەشیارێن بنێردرێ یاخود بڵێن کێشەی بۆ دروست ببێ ئەی چارەسەرەکە چی بوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێزت؟ کاکە حەکیم ڕاستە من تقریبەن ئەوە لۆ چارەم ساڵ دەچی خانەنشینم بەڵام ئەوە دەم چاندووە کە بیدورومەوە وایە لە کوردەواری دەڵێن شتی باش بچینەوە لە ئەوەی بیدوریێتەوە ئەوەندەم چاندووە لە بەغدا کە بتوانم بیدورومەوە لۆیە هەموو کێشەکان لە بەغدا پێش ئەوەی دروست ببی دەگاتە لای من و کە دروستیش دەبی دیسان هەر دەگاتە لای من بە شکلی ڕسمی لۆم دەنێرن و کێشەکە تەوان ئینشاءالله چارەسەر دەیوەچی پێتم گۆ بە گوێرەی مادەی 13 لە قانونی ئیدارەی مالی ئینشاءالله. بەڵێ چارەسەرەکەی بەڕێزش تەرەوە بوو کە شاندێک سەردانی عێراق بکە بۆەوەی کە ئەم بڕە پارەی کە دەنێدرێت بڵین دوانەکەوێت. ئەزانی ئەسڵی کێشەکە چی مەسەلەی نەوت بوو بەڵام کە ئەو کێشەش هاتە پێش لەو 1-2 ڕۆژە ئەو کێشەیەش لەو 1-2 ڕۆژە هاتە پێش ئەوەش دەبێ باز بکرێەوە چارەسەر بکرێت بە تاکید هەر کاتێک کە کێشە دروست دەبی خۆت و پێویستیت بەوەیە کە یەکتر ببینن ئەنجا وەفد بڕوات وەفدی ئەوان بێت
لۆی بتوان بەیەکەوە کێشەکان چارەسەر بکەن. باشە بەس دکتۆر بەڕێز دەساڵ بریکاری وەزارەتی دارایی عێراق بوو ئەزمونێکی باشتر وەزیری دارایی کە بەڕێز دەڵێ پشکێرەمی هیچ کێشەیەکی نییە وەزیری دارایی ناتوانێت خۆی بە تەنیا پشکەکە بنێرێ ئەگەر مادام پاڵپشتی قانونی هەبێ هەم بە پێی یاسای ئیدارەی مالی و هەم بە پێی بڵێن یاسای بودجەی 2019 ژێگە کار لەسەرەوە بکرێت. ئەزانی زاری وایە کێشەکە مەسەلەن لەناو حکوومەتی عێراق دروست دەبی یان زاری وایە لە پەرلەمانی عێراق کێشە دروست دەبیت وەکو ئەوەی مانگەکانی پێشووتر بەفکردێ لە پەرلەمانی عێراق نووسراوە کرا لۆ وەزارەتی دارایی لۆی موچەی کوردستان نەدەن و تا ئەو کێشەیە چارەسەرکرا بەفکردێ کە موچە چەند تاخیر بووایە ینی موچەی مانجی 2 لە مانجی 3 هات ئەگەر بەفکرد بێ ئەجا لۆیە زۆر خەڵک هەیە لە بەغدادیانەوەی کێشە لۆ هەرێمی کوردستان دروست بکەن وەزیری داراییش طبعاً خۆی یەک کە لە تیمی حکوومەتی عێراق ئەویش طبعاً هەموو هەوڵەکانی خۆی با بڵێن گرتوۆتە بەرلۆی چارەسەرەی کێشەکە بکات بەڵام باشتریشە کاتەکەوە دەک لە کوردستان دەچی پاڵپش دەبی لە وەزیری دارایی لۆی بە ئاسانیتر یان بە شکلێکی ڕێک و پێکتر و قانونیانە چارەسەری کێشەکان بکرێت. بەڵێ بەس دکتۆر سەبارەت بەکەمکردنەوەی نەوت بەرهەمێنانی نەوت زیانی بۆ هەرێم نابەوەی کە بەڕێز وتە زیاتر لە 1 ملیۆن بە پێی بڕیاری بڵێن وڵاتانی بەرهەمێنەری نەوت ئۆپێک پڵەس دەبێ عێراقیش کەم کاتەوە 1 ملیۆن بڵێن بەرمیل کاریگەری نابێت لەسەر ئابووری هەرێم. کاکە حەکیم حقەتەن کاریگەری لەسەر ئابووری هەموو دنیا هەیە یعنی تەماشای کە دەوڵەتێکی وەکو سعودیە تقریبان دەبێت 4 ملیۆن بەرمیل کەم کاتەوە عێراق کە ملیۆنێک و 600,000 بەرمیل کەم دەکاتەوە ممکنە لە حدودی 100,000 بەرمیلێکی بەبەر هەرێمی کوردستان بکەوی جارێ نازانین تەمان ئەوە دەمینەوە سەر ئیتیفاقەتەکە خۆی مەسەلەن ئەنجا ئەوە بتەوێ نەتەوێ بە حقیقات ئەو نەخۆشی کۆرۆنایە مشکلەیەکی یەکجار گەورەی لە دنیا دروست کردیە حەزەکەم ئەوە بزانی بە جوێرەی هەموو تەقاریری دەولیش طبعاً تەقاریری سندوقی نەقدی دەولی و تەقاریری بانقی دەولی هەمویان باس لەوە دەکەن کە ئەو کێشەی ئێستا نەتیجەی نەخۆشی کۆرۆنا دروست بوو یعنی کێشە ئابووریەکە طبعاً زۆر قوڵترە لەو کێشە ئابووریەی کە لە ساڵی 2008 دروست بوو واتە زۆر قورسترە زۆر زەحمەتترە ئەگەر بە فکرمان بێ کێشەکەی ساڵی 2008 لە بواری داراییەوە دەستی پێکردواتە لە بانکەکانەوە و ئەو بانکانەی کە معروف بوون لە ئەمریکا و هەندێکیان تووشی ئیفلاس بوون طبعاً بەڵام ئێستا کێشەکە هەموو کەرتەکانی گرتیتەوە نەکتەنها کەرتی دارایی بەڵکو هەموو کەرتەکانی سەناعی زراعی بازرگانی ینی هەموو کەرتێکی گرتیتەوە لۆیە کێشەکە زۆر قوڵترە لەوەی کە هەیە نەتیجەی ئەو کێشە گەورەیە هەمومان طبعاً زەرەربار دەبین طبعاً هەرێمی کوردستانی جزئەکە لە اقتصادی عالمی یان لە اقتصادی عێراق على الأقل جزئەکە لە اقتصادی عێراق بەتاکید هەمومان زەرەربار دەبین ئومێدم زۆرە کە بەو کەمکردنەوەیە وەلەو من لەگەڵ حقیقەتەن ئەوە ڕێی شخصی خۆمە فەرقە کات ڕێی شخصی خۆم لەگە ڕێی ئۆپێک و برادەرانی تر بەڕێی من و من پێشتریش لە چەند مقابلەیەکی تەلەڤیزیۆنی باسم کرد پێش ئەوەی ئۆپێکیش دابنیشی پێشی ئەوەی ئۆپێک ئەو قەرارە بدات وتم ئەگەر ئۆپێک داش بنیشی ئەو قەرارەش بدات نەوت ناگاتەوە $40 جارێ وازوو ینی بە مەدایەکی متەوەسطیش نەک بە مەدای کورت ئینەما بە مەدایەکی متەوەسطیش ناگاتەوە $40 وفعلا واش دەرچوو کاتێک کەەوە پێ قەرارەکەی داڕاستە قەرارەکە لە 1.5ەوە جێبەجێ دەکرێت بەڵام خۆ قەرارەکە دەبواە سەدای هەبیت و نرخی نەوت بەرز کاتەوە بەعکسەوە نرخی نەوت ئەو کاتی کە من ئەو قسم کرد $34 بۆ ئەمڕۆ $28 شتێکە سیرکە هاتە خوارێ لێ تەماشای کە حەکیم ئەو کەم کردنەوەی کە ئۆپێک پلاس ئەیکات کە 10 ملیۆن بەرمیلە لە مانجی 5 و مانجی 6 لەو دوو مانگە ئالاسەس لە مانجی 7 ببیتە 8 ملیۆن بەرمیل ئەو دە بەرمیلە جێگای ئەو کورتێنانە ناگریتەوە کە اقتصادی عالمی ئەوەندە با بڵێن پێویستی بەنەوت بەتاقە نەماوە یعنی ئەگەر تەماشای بکەین اقتصادی عالمی بە گوێرەی ئەو تەقاریرانەی کە هەیە لە حدودی 30 ملیۆن بەرمیل با بڵێن
کەمتر لەوەی کە پێشتر بەکاریان دەهینا ئێستا بەکاری دەهێنن. ئەوان باس لە 30 ملیۆن بەرمیل دەکەن، بەڵام ئەمن لە زیاتر بە حقیقت بە گوێرەی تەسەووری من لە 30 ملیۆن بەرمیلی زیاترە. ئەنجا تو 30 ملیۆن بەرمیل سیرکە لە تەڵەب کەم بووە، بەڵام تۆ تەنها 10 ملیۆن بەرمیل کەم دەکەیەوە، کەواتە هێشتا 20 ملیۆن بەرمیل عجزت هەیە لە تەڵەب. کەواتە چۆن نرخی نەوت بەرز دەبیتەوە؟ نرخی نەوت ئەو کاتە بەرز دەبیتەوە کە کەمکردنەوەکە زۆرتر بی لە ئەو بابرین کەمیەی کە تەڵەبی لەسەر هەیە. لۆیە ئەو تەوازونە دروست نابی لە سوقی نەفتی، ئەو تەوازونەی کە خەڵک باسی دەکات دروست نابی لە سوقی نەفتی و زۆرمان نەماوە لۆیەکی پێنج دەبینین ئینشاءالله. من ئومێدم زۆرە طبعا هەمومان حەز دەکەین کە نرخی نەوت بگاتەوە 6 دلار طبعا لەوەی اقتصادی عێراق و کوردستان کە ئێمە هەمومان بەشێکین لە وڵاتە و لە خێر و بێری ئەو وڵاتە دەخۆین، هەمومان حەز دەکەین کە نرخی نەوت بەرز بیتەوە، بەڵام بەداخەوە ئەو حقیقەتەکە ئینسان دائما نابی لە حقیقت خۆی بشاریتەوە، چونکە خۆشاردنەوە لە حقیقت ئەتو حلولت نابی، بەڵام ئەگەر حقیقەتەکانت دەرک پێ کرد و اعترافت پێ کرد دەتوانی حلولی لۆ ببینیەوە. ئینجا لۆیە پێویست بەوە دەکا کە هەمومان دەرک بەو حقیقەتە بکەین، ئەوە حقیقەتەکە ڕوویدایە، ئێمە کەوتینە ناو عاسیفەکە ئێستا حالیان، دەبێ بیر لەوە بکەینەوە چۆن خۆمان لەو عاسیفەیە دەربینین. ئەگەر ناشتوانین خۆمان لە عاسیفەکە دەربینین، کە ناتوانین وا بە ئاسانی خۆمان لە عاسیفەکە دەربینین طبعا، بەڵام عەلەقەل لە ناو عاسیفەکە بتوانین چۆن حیفاظ لەسەر خۆمان بکەین لەوەی نەکەوین. باشە ئینشاءالله ئومێدم زۆرە کە هەردوو حکوومەت سیاساتی مالی ڕێکوپێک بگرنە بەر لەوەی بتوانن حیفاظ لەسەر وەزعی اقتصادی عێراق و کوردستان. بەڵێ دکتۆر ئەوەی کە بەڕێزش باس دەکەیت، یانی ئەو زانیانە ڕاست بوون کە لەندێک میدیای عێراقی بڵێن بڵاو کرابوونەوە ئەگەر هەرێم پابەند نەبێ بە کەمکردنەوەی نەوت بەغدا پشکەکەی بۆ نەنێرێت، یعنی کامڕۆ ئەم ڕێکەوتنە کراوە پشکی هەرێم تا ڕادەیەک ئەو لەو مەترسیە بڵێن دوورکەوتەوە. بەڵێ ئەو مەترسیەی لەسەر نییە. ئەزانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا زۆر جوان دەرک بەو حقەتە دەکات کە دەبێت لەگەڵ حکوومەتی بەغدا پێک بێت بە حقەت. و تو دەزانی کاکە حەکیمە من لە ساڵی 2008ەوە باسی ئەو مەوزوعە دەکەم نە ئێستا، ئەنجا لە هەموو مشکلەکان لە ساڵی 2012 لە ساڵی 2013 لە ساڵی 2014 لە 2015 دائیمەن ئەو مەسائلانم باس کردیە. وتومە پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان تەنسیقی تەواو لەگەڵ بەغدا بکات، چونکە تەکید دەکەمەوە لەوەی کە بەغدا حکوومەتە دەوڵەتێکی سربەخۆیە داد سیادە، واتە زەمانی سیادیشی هەیە لە دنیا. بێزگەلەوە ئەو وڵاتە وڵاتێکی دەوڵەمەندە، ینی وڵاتێکی فەقیر نییە. لۆیە پێویست بەوە دەکا کە ئێمە تەنسیقێکی تەواو بکەین و ئێمە لە تەنسیق لەگەڵ بەغدا زەرەر ناکەین، بەڵام بە شەرتەکە ئەمن دائیمەن باسم لەوە کردیە کە ئێمە دەوێت بە عەقڵ و مەنتیقەوە بە عیلمیانە لۆ دانوستانەکان بڕۆین، نابێ ڕاستان خۆمانی لێدەین وەکو ئەو دانوستانانەی پێشتر ئەو ئیتیفاقیەتەی پێشتر کە حقەتەن کوردستان زەرەری تێدا کردووە پێش ئەوەی ئیتیفاقیەکانیش بکرێ. ئەگەر بە فکرت بی ئەمن دەمگوت ئەو ئیتیفاقیە زەرەری کوردستانی تێدایە واش بوو، بەڵام لەمە دوا دەبێ وەفتە مفاوزەکانمان خەڵکی فەنی تێدا بیت لۆ ئەوەی کە بتوانن با بڵێن داخوازیەکانی هەرێمی کوردستان بە جوانی بچەسپێنن لە ناو ئیتیفاقی هەر ئیتیفاقێک کە لەگەڵ بەغدا بکەن. باشە کاکتۆر بەس بڵێن ئەو زانیاری ڕاست بوو کە ئەگەر هەرێم کنەوتەکەی کێم نەکاتەوە کێشە بۆ پشکی هەرێم دروست بێ، یعنی ئەم هەڕەشەیە کرابوو لەیان بەرپرسانی عێراقەوە. ئەمن ئەو زانیارم نییە لۆ ئەوی جوابت بدەمەوە ئەوە هی نەوت، بەڵام متاکیدم کەەوە جزئەکە لە مشکلە طبعاً خۆت ئەگەر هاتوو مشارەکە نەکەی لە کەمکردنەوەی نەوت ئۆتۆماتیکیان بەغدا مشکلت لۆ دروست دەکات. طبعاً ئەوە جزئەکە لە مشکلەکە، یعنی ئەوە بەدیهیاتە. بەڵێ زۆر باش. ئەی سەبارەت بە مەسەلەی موچە ئێستا دوایی دێنێ سەرارەی کوردستانیش کە چۆن موچە دابینکە، بەس عێراق خۆشی کێشەی موچەی نییە کاک دکتۆر بڵێن لە سەردەمی کۆرۆنا کە داهاتی نەوت کەمی کردووە، ئێستا مانگی شوبات بڵێن 5 ملیار دۆلار بووە، مانگی بڵێن سێ دابەزی بوو بۆ نزیکەی 3 ملیار دۆلار. ڕاستە طبعا عێراق مشکلەی گەورەی هەیە، نەک مشکلەی هەیە بەڵکو مشکلەکەی گەورەیە.
عێراق لە مانجی یەک نزیکی 7 میلیارد دلار بوو ئەزانەی لە مانجی دوودا بەزیلۆ نزیکی 5 و لە مانجی سێ کەمتر لە 3 میلیارد دلار بوو ئیرادەکەی نەوتی تەبان عێراق لە کاتێک کە زیاتر ینی هەمومان دەزانین زیاتر لە ئێستا بە وەزعی کە ئێستا دروست بووە بە ژێرەی بودجەی کە ئێستا دروست بوو بە ژێرەی ئەو زیادانەی کە حکوومەتی عێراق لە ساڵی 2019 کردی ممکنە نزیکی 4 میلیارد دلاری پێویست بی تەنها لۆ ڕەواتب ئەو کاتەی من لە بەغدا بووم بە حدودی 3.6 میلیارد دلارمان پێویست بوو لۆ ڕەواتب واتە کاتە کە ئیرادی تو کولیەکەت 3 میلیارە و تەنها ڕەواتب 4 میلیارە ئەکەید عەجزت هەیەوە پێویستت بەوەیەکە و عەجزە پڕکەیەوە و کێشەیان لۆ دروست بووە ینی ئێستا من لەگەڵ زۆر لە بەرپرسانی بەغدا قسەم کردیە فعلەن کێشەیان هەیەەوە ئێستا خەزینەکەیان بە دەردی عەرەب گۆتەنی خاویە هیچی تێدا نییە حەقیقەتەن بەڵام هەروەکو پێشتریش باسم کرد عێراق وڵاتێکی دەوڵەمەندە یەک وڵاتێکی زمانی سیادی هەیە وڵاتێکە لە دنیا خەڵک حەز دەکا کە تەماشای وەزع سیاسیەکە مەکە ئەو وەزع سیاسی کە لە عێراق هەیە نەخێر تەماشای وەزعەکان بەعام بکە لە ناحیە اقتصادیەوە و ئەمریکاش پاڵپشتێکی زۆری عێراق دەکات لەوەی عێراق نەکەویت طبعاً چونکە لە بەلایەوە زۆر بهیمەکە عێراق نەکەویت لۆیە بە تەسەوری من عێراق دەتوانی طبعاً قەرزی خارجی و قەرزی داخلی بکات بەداخەوە بە گوێرەی قانونی بودجەی ساڵی 2019 ناتوانی قەرزی خارجی بکات لەبەرەوەی پەرلەمان کاتی خۆی ئەنجامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو مەوزوعیان ڕاگرت مەسەلەی قەرزی خارجی تەنها هەندێک قەرز نەبی کە بە تەحدید کرایە فلان قەرز لۆ فلان شت فلان قەرز لۆ فلان شت تەنها ئەوانە نەبی یعنی قەرزی خارجی بە کامل ڕانەوەستایە چونکە زۆر قروزی خارجی هەیە کە هەیە مستەمڕە ئەنجا لۆێ ئەو قەرزانە ماون بەڵام قەرزی خارجی کە پێشتر عێراق دەیتوانی بیکارەوە مەسەلەی موچەوشتانە و ڕاگیرایە ئێستا قەرزی داخلی دەتوانی بکات قەرزی داخلیش بە گوێرەی تەبان زانیاریەکانی من ئەو قسانەی کە من باسی دەکەم تەوان زانیارین نەک بەیاناتەوەی کە خەڵک مطمئن بی و جەنابیشت مطمئن بی زانیاری ئەکیدن تەوان بانکە ئەهلیەکان و بانکە حکومیەکان بە حقەت ئەو توانایان نەمایە کە ئیتر سەنەداتی خەزینەی عێراقی بکڕن لەبەر ئەوەی پێشتر زۆریان کڕیە و عێراق زۆر قەرزی لەسەر لە مەسەلەی سەنەداتی خەزینە و ساڵانە لە جیاتی ئەوەی دەفعی بکات بەداخەوە دەبواە لە ساڵی 2019 زۆربەی ئەو قەرزانە بگەڕێنیتەوە چونکە لە ساڵی 2019 عێراق تقریبن بە معدل مانگانە 7 میلیارد نزیکی 7 میلیارد دلاری هەبووە کەواتە دەیتوانی هەر مانجی میلیارێک دلار قەرزەکان بداتەوە دەیتوانی قەرزی زۆربەی ئەو بانکانە بداتەوە لۆی لە کاتی پێویست جارێکی تر بتوانی قەرزیان لێ بکاتەوە ئەوە نییە بەڵام ئەوەی کە هەیە بانکی مرکزی عێراقیە بانکی مرکزی عێراقی لە حدودی 6 میلیارد دلار بە گوێرەی زانیاریەکان کە خۆیان دەڵێن 62 میلیارد دلار احتیاطیان هەیە طبعا احتیاطی بانکی مرکزی و ئێمە کە پێشتر لە بەغدا بووین دایمەن بە یەکەوە دەڕۆیشتینە ئیجتیماعاتی سندوقی نەقدی دەولی و بانکی دەولی ئەو کات سندوقی نەقدی دەولی داوای لە بانکی مرکزی دەکرد لەبەرەوەی کۆبوونەوەکانمان مشتەرەک بوو زۆربەیان کە دەبێ احتیاطی لە عێراق لە 36 میلیارد دلار نێتە خوارەوە لەبەر ئەوەی ئەو کوتلە نەقدیەی کە لە بازار هەیە مایعادل 36 میلیارد دلارە دیارە چونکە تا 36 میلیارد دلار عێراق لە ئەمانە وەلەو ئەمانەکە زۆر بەقووەت نییە بەڵام لە هەر لە ئەمانی 36 میلیارەکە خەتی سوورەکە گەیشە 36 میلیارە گەیە خەتی سوور ئیتر ناتوانانی لەوە بێ خوارێ لەوە بێ خوارێ ئیتر نرخی دراوی عێراقی زۆر کەم دەبیتەوە بەنسبەت دراوە جیهانیەکان و خاصەتەن دۆلار باشە بەس دکتۆر بەڵام عێراق کەواتە مادام 6 میلیاری هەیە ینی ئەتوانی لە حدودی بەتەوەقوعی من دەکرێت 20 میلیارێک بەکاربهێنرێت ئەویش نەک بە شکلی قەرزی ڕاستەوخۆ چونکە قانونی بانکی مرکزی ڕێگا نادات کە قەرزی ڕاستەوخۆ بداتە حکوومەت بەڵام لە ڕێگای سەنەداتی خەزینە سەنەداتی خەزینە دەردەکەی لۆ بانکە حکومیەکان بانکە حکومیەکان ئیعادەی خەسمی دەکەنەوە لە بانکی مرکزی یعنی دەیدەنەوە بانکی مرکزی کە نەما تەعامل لە بینی مثلا بانکی ڕافیدەین و بانکی مرکزیە نەک حکوومەت کە ئەنەما طرف نییە لە معاملەی دووەم لە معاملەی یەکەم حکوومەت طرفە لەگە بانکی ڕافیدەین واتە سەنەداتی خەزینە دەردەکات لۆ بانکی ڕافیدەین
بانکی ڕافیدەین دوایی عادەی خەسمی دەکاتەوە لە بانکی مرکزی ئەوە حیلەی شەرعی بوو کاتی خۆی کە من لە بەغدا بووم بە حەقەت ئەو حیلە شەرعیم لۆیان دۆزیەوە لەوەی بتوانین خۆمان لەو کێشەیە دەکەین و حیلەکە قانونیە یعنی شەرعیە هیچ مشکلەی تێدا نیە بەڵام ناحیەیەکی فەنیمان نیە ئەنجا بەو طریقەیە دەتوانن بە تەسەووری من ئەگەر وەزعی با بڵێ نەوت هەر بەو شکرانەشبی بە تەسەووری من عێراق تا نهایەتی ساڵیش دەتوانی موچە بدات و ئەگەر ئیتیفاقا ئینشاءالله و ئیتیفاقانەش لە بینی هەرێمی کوردستان و بەغدا سەردەگرن و لە بودجەی ساڵی 2020 کە ئینشاءالله حکوومەتی نوێ کە دێتە وجود ئەو بودجەیە تعدیل دەکرێتەوە ئینشاءالله لەوێش شایستەدارایەکانی هەرێمی کوردستان با بڵێن دەتەسپێنرێت کەواتە حکوومەتی عێراق دەتوانانی موچەی خۆی و موچەی کوردستان بدات تا کۆتایی ساڵ و بە تەسەووری هەموو اقتصادی نیش ڕاستە زۆربەی موسساتی مالی عالەمی تەسەوور دەکەن کە ئەو مشکلێتە ناوەڕاستی ساڵی 2021 بڕوات بەڵام بە تەسەووری من سەبر کێشەکە لە پاشی با بڵێن لۆ نهایەتی ئەو ساڵ سەبر کێشەکە بەرەو چارەسەر دەڕوات واتە بەرەو چارەسەری کولی ناڕوات ڕاستن بەڵام بە تەدەڕۆج بەرەو چارەسەر دەڕوات ئەگەر بە تەدەڕۆزیش بەرەو چارەسەر بڕوات دیسان عێراق دەتوانێت ئینشاءالله بە هەرێمی کوردستانیشەوە خۆیان چارەسەری با بڵێن مشوری خۆیان بخۆن. باش ئەی دکتۆر بۆ هەرێمی کوردستان ڕێگەکانی دابینکردنی موچە چین چونکە ئێستا خۆ داگەداری هەردابشکردنی یەکەم موچە 42 ڕۆژی بەستەدا تێپەڕیوە بڵێن تا ئێستا موچەی 2020 نەدراوە ڕێگاکان چینیان یا 453 میلیارێک کرد عێراق و دەگەر بەردەوام بێت ڕێگای تری هەیە هەرێم بتوانێت کێشەی موچەی پێ چارەسەر کات. سیر کە طبعاً ڕێگا هەیە بەڵام دەبێ هەندێک پارەش لە بەغداوە دەبێ کاکاکی بەحقەت مەسەلەی 453 ئێستا مەسەلەن هەرێمی کوردستان لە ساڵی 2020 سێ موچەی لۆ هاتیە موچەی مانجی یەک و مانجی دوو و مانجی سێ هەر سێ موچەکە تا ئێستا دراوە ڕاستە مانجی دوو تۆزێک دواکەوت لەبەر ئەو سەبەبەی کە باسم کرد کەوتە مانجی سێ ئەوەی مانجی سێ تۆزێک دواکەوت ئێستاش ئەوەی مانجی چار دواکەوتی حقیقەتەن چونکە دایمەن موچەی هەرێمی کوردستان کاتەکە ئێمە لە بەغدابوون پێشی دەی مانگ دایمەن سەرفمان دەکرد ئێستا تەبان ئەوڕۆ ئەوە 19 مانگە و سبەی دەبیتە 20 مانگ تا ئێستا سەرف نەکراوە کە 453 میلیارەکە نێ هەرێمی کوردستان دەکەویتە وەزعێکی ئابووری خراپ چونکە بەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان ناکرێ ئێستا ئەتوو بڵێ موچەکە 100% دەدرێت بەڵام ئەگەر جزئێک لە پارەکە لە بەغداوە بێت بەڵێ هەرێمی کوردستانیش دەتوانی موچەی خەڵک بدات بەڵام هەروەکو من پێشتریش باسم کرد لە پێشتریش زۆر شتم لەوانە باس کردیە دەبێ هەرێمی کوردستان چاکسازی تەواو بکات نەتەنها لە مەسروفات بەڵکو لە ئیراداتیش ئیرادات زۆر مهمە کە تو بتوانی چاکسازی تێدا بکەی وە سەیطەڕە لەسەر ئیراداتی خۆت بکەی ئەوڕۆ ئیراداتی تر بێزگە لە ئیراداتی نەوتی ئیراداتی تر زۆر مهمە کە من پێشتریش لە چەند تەلەڤیزیۆن باسم کردی مەسەلەیەکی تریش کە باسم کرد مەسەلەی مستحقاتی شەریکاتی نەفتی بوو کە بە خۆشحاڵیەوە من ئەوڕۆ گوێم لێ بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان وا پێدەچی لەگەڵ شەریکاتی نەفتی گەیشتی بیتە ئیتیفاقیەک لۆ ئەوەی مستحقاتەکانیان جارێ با بڵێن تەجیل بکرێت تا ئەو کاتێک کە وەزعی نرخی نەوت چا دەبیتەوە ئەوە یەک لە چارەسەرەکانە چارەسەری تر دەبێت ئەتیمادی تەواو لەسەر گومرگەکان بکرێت گومرگەکان تند بکرێن چونکە ئەوڕۆ ئیراداتی گومرجی زۆر مهمە لۆ نە لۆ ئێرە لۆ عێراقیش تەوان لۆ عێراقی زۆر مهمە حەزەکەم بزانی زۆربەی ئیراداتی گومرجی عێراقیش ئەچیتە لای مەسەل کوتلەکان و لای حزبەکان و لای خەڵکی تر لۆیە پێویستەوە دەکات هەردوو حکوومەت دەبێ ئیراداتی گومرجی سەیطەڕەی تەواوی لەسەر بکەن ئیراداتی تر مەسەلەن مەسائلی زەڕی بە ئەوانەیە کە هەیە و هەندێ با بڵێن منتوجاتی نەفتی دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لەبەر ئەوەی ڕبحەکەی ڕبحێکی زۆرە خۆی بتوانی تجارەت بە مەسەلەی منتوجاتی نەفتی بکات مەجموعەیەک چارەسەری تریشان کە هەمووی ناکرێت لێرە باس بکرێت بەزۆکو مڵکی دەوڵات فرۆشتنیەوە لە هەرێم هەیە دەکرێت مڵک بفرۆشتێت و بۆ موچە بەکار بێت
بەڵام ناوبڕێکمانێ دوای ناوبڕەکە دێمەوە خزمەتت دکتۆر زۆر سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتە تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ فرم دايشة وي دست وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 لا شير نبي الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن اكتري سالكي الركلامة كاني ايوه لاي ايميا جا اگر حفتة زور جا اگر باريكي زور منينه ايتر ركلامو يكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجی محمود ڕێکلامی ناوێ شلون؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة صبا بسيطة شێبوریا ئەی تۆ ێستا نەگیرابووی ربا بوري كلامبو ئایا ئەزانیت ئێمە پێشەنگ بووین لە داونلۆدی بێ سنوور و لە خێراییدا کە لە ناو شار و دەرەوەی شاری سنووری پارێزگای سلێمانی بەربڵاوترینین ئێمە فانسینێتین بەردەوامین لە خزمەت گوزاری ناوازەکانی ئینتەرنێت و نرخی گونجاوی ئۆفەرەکانمان تۆی خاوەنکار و کافێ و ڕێستۆرانتەکانیش دەتوانن سوودمەند بن لە خێرایی و خزمەت گوزارەکانمان بەڕادەیەک کە ببنە جێی ڕەزامەندی کڕیارەکانتان بەهۆی خێرایی ئینتەرنێتەکەت لە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان و سەرجەم ئەو ئامێرانەی کە ئینتەرنێتیان پێویستە فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور ژماری تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر پێش ناوبڕەکە باسی کۆمەڵێک ڕێکارت کرد لەوەی کە داهاتی خاڵە سنووریەکان باشتر ئیدارە بدرێت و کۆمەڵێک ڕێکاری تریژ ئەی سەبارەت بە فرۆشتنی مڵکی دەوڵات دەکرێت لە هەرێمی کوردستان بەنا بۆ فرۆشتنی مڵکی دەوڵات ببرێت بۆ دابینکردنی موچە و بڵین موچەی موچەخۆران بەڵێ طبعاً ئەوەش ئەبن باسم نەکرد بەڵام کە گوتم مەجموعەیەک ڕێکاری ترهان ئەوە یەک لە ڕێکارەکانە کە دەکرێت لەبەر ئەوەی خاصەتەن ئەو مولکانەی کە کەوتونەتە ناوشار و قیمەتیان زۆر بەرزە
خەڵک هەیە حقیقەتەن چەند خەڵکێک مەسەن دائیمەن لە ڕێگای ئیستیسمار بە مۆزوعی ئیستیسمار استیفادە لەو مولکانە دەکەنەوە و مولکانە دەبنە مولکی چەند خەڵکێک بەڵام مولک هەیە ممکنە ئەگەر بە قەتع بفرۆشرێت بەشی معاشی مانگێکی خەڵکی هەرێمی کوردستان بکات. ئەمن کاتی خۆی لە بەغدا کە تووشی ئەو قەیرانە بووین بە نووسراوێکی ڕسمی دایرەی عقاراتی دەوڵەتم ئاگادار کردەوە کە هیچ مولکەک ئیتر لە ناو شار خاصەتەن مولکە تجاریکان لەبەر ئەوەی ئیتر نابێ بدرێتە ئیستیسمار لەبەر ئەوەی خەڵک دائیمەن تەماع لەو مولکانە دەکات مولکێک 2000 مەترە ممکنە قیمەتەکەی زیاتر لە 20 میلیۆن دلار بی بەڵام ئەو بە ئاسانی دەتوانی وەریگری لە ڕێگای ئیستیسمار و بەلاش لۆ خۆی شتێکی لەسەر دەکات لۆیە کاتی خۆی کە من لە بەغداوم حقەتەن ئەو مەوزوعم ڕاگرت و داوام کرد کە لەمە دوا ئێمە مولکەکانمان لە ڕێگای مزایدەی علەنیەوە دەفرۆشین ئەو مولکانەی ناو ژار بە هیچ شێوەیەک نابێ بدرێن بە مستەسمرین چونکە مستەسمر یان مەفروزە مستەسمری سناعی بی یان تجاری بی یا زراعی بی ئەو مولکانەی خارجی شار عادەتەن پێویستە بدرێتە ئەوانە لۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەسەووری من دەتوانیت کە زۆر لەو مولکانە بیکاتە قەتعا و خەدەماتی لۆبات خەدەماتیشی لۆ نەبات تەنها بیکاتە قەتعا دەتوانیت کە بە نرخی باش بیان فرۆشی و بتوانی جزئەک لە با بڵین ئیراداتی دەوڵەت زیاد بکات لە ڕێگای فرۆشتنی ئەو مولکانە. زۆر باشگا تۆرەوەی کە بەرە زووتت لە عێراق بڵین بانکی مرکزی هەیە 60 بڵین 6 میلیارد دلار پارەی بڵین نەقدی هەیە ئەی پێدوایە کەم کوڕێک ئێمە لە هەرێم یاخود بۆچی نەتوانراوە کە بازدەوەکی کە 108 میلیارد دلار لە بەغداواتووە لە هەرێمی کوردستان پارەی بڵین پارێکی دانراو نەبێ بۆ کاتی کارەسات و پەتاکان سوودی لێوەربگیرێت. زانی بانقی مرکزی پارەی حکوومەت نییە کاکە حەکیم ئەمە دەبێ دووشت لە یەک جودا بکەینەوە بانقی مرکزی هیچ ڕەبتەکی بە حکوومەتەوە نییە وەکو حکوومەت بانقی مرکزی مؤسسەیەکە لە ضمنی مؤسساتی دەوڵەت زانیت مؤسسەیەکی مستەقلە لەژێر ئیشرافی ئەنجومەنی نوێنەران لەژێر ئیشرافی پەرلەمان بەڵام خۆی لە ئیش و کاری خۆی مستەقلە هیچ کەس ناتوانی تاثیر لاوەکانیان کە لۆی ئەو پارەی حکوومەت نییە بە کەیفی خۆی دەستی لێ بداتوە لە کوردستانی شەبی و سەرف بکرێت نەخێر ئەو پارەیە دەبێ بەو ڕێگایی کە باسم کرد وەری بگری حکوومەتی عێراق ئەنجا کە حکوومەتی عێراق وەریگرت بتانی بە گوێرەی قانونی بودجە جزئێکی لێ بداتە عێراق بداتە کوردستان وەکو ئەو موچەی کە لە کوردستانی دەنێری 453 میلیارەکە مەوزوعەکە ئەوەیە وەیلا ئەوە نییە کە دەبێت لە هەرێمی کوردستانیش لە هەرێمی کوردستان پارەشی هەبی ڕاستە ئێمە دوو فەرعی بانکی مرکزی عێراقیمان لە هەرێمی کوردستان هەیە فەرعێک لە هەولێر فەرعێک لە سلێمانی هەردووکیان طبعا فەرعن لە ضمنی بانکی مرکزی عێراقی و مرتبطن لە هەموو ناحەیەک ئێستا بە بانکی مرکزی عێراقیەوە و پارەشیان تایە بەڵام حکوومەت ناتوانانی دەستی لێ بدات لەبەرەوەی ئەوان قانونی تایبەتی خۆیان هەیە و مستەقلن تەواو لە حکوومەت جزئەکن لە دەوڵەت بەڵام جزئێکنین لە حکوومەت. باشە بەس کاکتۆر دەکرایانی سیاسەتێکی ئابووری وا پەیڕۆ بکرێت کە هەرێم لانی کەم باش بەشی مانگێک دوو مانگ پارەی هەبێت لە کاتێکی قەیرانێکی لەم جۆرە؟ دەزانی کاکە حەکیم عێراقیش تاوان نەک تەنها هەرێم عێراق و هەرێم هەردووک بەداخەوە لەو جانبە مقصر بوونە ئێمە وەزارەتی پلاندانانمان هەبووە لە عێراق و لە کوردستانیش تاوان وەزارەتی پلاندانانمان هەبووە دەبایە پلانی ئەوانە پلانیان هەبیت لە ئەو شتانە دەبایە وەزارەتی دارایی مەسەلەن با بڵێن پلانی سیاساتی مالی هەبیت ڕاستە وەزارەتی دارایی کوردستان ناتوانێت سیاساتی مالی هەبیت چونکە سیاساتی مالی مرتبطە بە وەزارەتی ئیتیحادی وەزارەتی مالی ئیتیحادی بەڵام لەگەڵ ئەوەش لەبەر ئەوەی ئێمە تقریبان شبه مستەقلین دەمانتوانی هەندێک سیاساتی مالی سەر بە خۆمانمان هەبیت و مەسەلەی ئەو مەوزوعە کاکە حەکیم مەوزوعێکی زۆر کۆنا ئەمن ئێستاش بە فکرم دێ ئەو مەقالانەی کە لە خەبات دەمنووسی کاتی خۆی هەندێک جار لە ساڵی 2005 و 2006 ئەوانە پێشەوەی بچمە بەغداش دائما باسم لەو مەوزوعانە دەکرد باسم دەکرد کە دەبێ ئێمە لە حتا لە مەسەلەی ئیستیسمار بەرەو ئیستیسماری سەناعی بەرەو ئیستیسماری زراعی بڕۆین نابێ مولکەکانمان بدەینە خەڵک ئەوها بەو شکلە و خانووی لەسەر دروست بکرێ ئەو مشکلانەی کە دروستیش بوو نەتیجەی ئەو جۆرە ئیستیسمارە لە کوردستان
بەڵام بەداخەوە ئێمە دەستمان پێ نەکرد و ئێستاش کە ئەتون لە ناو عاسیفەکەی زۆر زەحمەتە بتوانی دەست بەو شتانە بکەیت لۆ ئێمە بەڵام ئەوە دەوی ببیتە دەرس لۆمان لە هەموو وڵاتانی دنیا پلانی کوردخایەن هەیە پلانی متەوەسطة الأمد هەیە واتە مام ناوەندی و پلانی درێژخایەن هەیە لە هەموو دنیا دەبێ وەزارەتی پلاندانان لەو حکوومەتی هەرێمی کوردستان لەمە دووە بیر لەو شتانە بکاتەوە ئێستا ڕاستە ناتوانانی پلانی درێژخایەن دابنێت بەڵام دەبێت لە پلانی کوردخایەن پلانی متەوەسط دەوری هەبیت و بتوانانی هەندێک پلان دابنێت و ئیسیفادە لە خەڵکی زانا بکەن ئێمە خەڵکی پسپۆرمان لە کوردستان زۆر زۆرەکە کە حەکیم بە حقیقەت من خۆم مەسەلەن یەکم لە ئوستازانەی کە ممکنە زیاتر لە 20 ساڵ لە دەرسی دراوساتی عولیا دەمەوە لە کوردستان خەڵکێکی یەکجار زۆر ئێستا ماستەر و دکتۆرا و ئوستازی باشمانەیە لە زانکۆکان خەڵکمانەیە لە ناو وەزارەتی دارایی ئەگەر گوێ لە قسەکانیان بگیرێت لۆی پێویست بەوە دەکات ئێمە ئێستا بە سەراحەت حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە سەراحەت دابنیشیت لەگەڵ خۆی و سەریح بی لەگە خۆی و ئاعتراف بەو ئەخطائانەی کە پێشتر کراون بکات لۆی بتوانی لەمە دووە سەبر ئەو غەڵەتانە ڕاست بکرێنەوە یان سەبر لەمە دووە بتوانن پلانیان هەبیت و لەسەری بڕۆن لۆی بتوانن لە کاتی تەنگژە ئیسیفادە لەو پلانانە بکەن لە هەموو دنیا ئەوە هەیە جەنابت دەزانی و ئێمەش دەبێ هەمان بێ ئێمە چمان ینی کەمتر نین لە خەڵکی تر و دیسان تاکید دەکەمەوە زانکۆکانی ئێمە پڕە لە خەڵکی پسپۆر لە بواری اقتصادی مالی ئیداری و إلى آخره دەکرێت ئیسیفادەیان لێ بکرێت لە دانانی ئەو پلانانە باشە کاک دکتۆر ئەوەی کە وەکو هەرێم دەتوانێت قەرز بکات خۆی بڕۆم نەگەر پێویستی پێبێت چەندە پێشتر بەرپرسانی حکوومەت باسییان لەوەکو کە 24 ملیار دلار قەرزدارن کە 12 ملیار دلاری هی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانە و ئەوەی تریشی التیزاماتی قەرزی دەرەکی بڵێن کۆمپانیەکان دەتوانێت هەرێم قەرز بکات خۆی بە پێی یاسا ئێستا ڕێگەی هەیە بۆ قەرزکردن وەکو حکوومەت طبعا ناتوانی قەرز بکات ئەو قەرزە ئاسانانە چونکە دائیمەن دەوڵەت کاکە حەکیم سیر کە هەموو دەوڵەتانی دنیا کاتێک کە قەرز دەکەن قەرزێک دەکەن پێ دەگوترێ القروض الميسرة ئەجا بە کوردەکەی بزەبت نازانم ینی قەرزی با بڵێن کە تەسهیلاتی زۆر تێدایە ئەزانی ئەو قەرزانە دەکەن دەوڵەت قەرزی تجاری ناکات ئەزانی عێراق ئەو هەموو قەرزانەی کە لەسەرەتی ئەزانی زۆربەی قەرزەکانی نسبەی فائیدەکەی 1.5 لە سەدە و ماوەکانیشیان لە 15 تا 25 ساڵە ئەزانی ئەو قەرزانە دەکات حکوومەت کە تەسیر زۆر لە اقتصادەکەی ناکات سبەی ڕۆژێک کاتی کەت و ئەقساد دەدەیەوە یان شیتر ئەو قەرزە چێ دەتوانی بیکات ئەو دەوڵەتانە ئەو خەڵکانە دەتوان بکەن کە ئەکەرهات و زەمانی سیادیان هەبیت بەداخەوە هەرێمی کوردستان ئەو زەمانە سیادیەی نییە لۆیە ئەگەر قەرزیشی کردبیت قەرزەکانی تجاری بوونە و قەرزی تجاری نسبەی فایدەکەی زۆر بەرزە جەناب دەزانی دائیمەن لە 6% دەست پێکات ئەگەر زۆر خاترمان بگرن 6% من دەڵێ بەڵام 8% عادتەن لۆسەرەوە ئەنجا لۆیە ئەو قەرزانە بە حقیقەت حکوومەتی هەرێمی کوردستان هیلاک دەکات و تووشی مشکلەی دەکات لۆیە ئەمن لەگەڵ ئەوە نیم کە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە مەسەلەی قەرز بکاتەوە جار ئێستا چونکە ئەو قەرزانی کە دەیکات دەبێت قەرزی تجاری بن و حتا قەرزەکانیش کە دەیکات ئەوە هیچی شەرکاتی نەوت شەریکاتی نەوت خۆیان ئیش دەکەن لێرە و ئەو زەمانەیان هەیە کە لەو خۆیان بەردەوام بن و لە سبەی ڕۆژێکە گەر هات و نرخی نەوت بەرز بەوە بتوان قەرزەکانیان وەرگرنەوە بەڵام قەرزەکانی تر کە دەکرێت زۆر جار ممکنە قەرزی شەخصی بن نەک قەرزی حکومی بەڵام لۆ حکوومەت دەکرێت ئەنجا ئەوە تۆزێک زەحمەتە لۆ هەرێمی کوردستان من لەگەڵ ئەوە نیم هەرێمی کوردستان بەلای قەرزدا بڕوات لەگەڵ ئەوەم کە چارەسەری کێشەکانی خۆی لەگەڵ بەغدا بکات و بتوانی حسەیەکی باش لە بەغدا وەرگریت عەلاقەل موچەی خەڵکی هەرێمی کوردستان کە ئەوەش ممکنە ئێمە بتوانین ئەوە بکەین باوەڕ بکە کاکە حەکیمان نازانم لەگە توش وابزانم مقابلەم کردیە لەسەر مەوزوعی بودجەی ساڵی 2010 و 2019 بەداخەوە من لە مانجی دوی ساڵی 2017 تەقاعد بووم خانە نشین بووم بەڵام کەس نەچوە جێگای من زۆریش داوام کرد کە خەڵک حکوومەتی عێراق ئەوەی ئیستیغلال کرد ئەگەر بە فکرت بێ کاتێک کە بودجەی ساڵی 2010 دروست کرد لە منتەسەفی ساڵی 2017
کە بودجەی ساڵی 2010 دروست کرد مجموعەیەکی زۆر غەدریان لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد 17%یان کردە 12.6%. مەسروفاتی هەندێک مەسروفات کە لە مەسروفاتی اعتیادی و مبالغی زۆر گەورە هێنایەنە زمنی مەسروفاتی سیادی لەوەی لە حسەی هەرێمی کوردستانی کەمکەنەوە. بە هەمان شکل لە ساڵی 2019 بەداخەوە دووبارە کرایەوە. ئەمن کاتی خۆی ئەوەی 2019 داوام کرد کە بودجە بگەڕێتەوە حکوومەت، چونکە حکوومەتی با بڵێن نوێ هاتە سەرکار، حکوومەتی دکتۆر عادل عەبدولمەهدی هاتە سەرکار، بودجە بگەڕێتەوە حکوومەت و حکوومەت تعدیلی بودجە بکات. وفعلا پەرلەمان بودجەی گەڕاندەوە حکوومەت و داوام کرد کە دەبێت تعدیلی حکوومەت بکرێت. بەداخەوە ئەوە نەکرا، چون مادەیەکیان لۆ زیاد کرد، بەو مادەیە تو ناتوانانی چارەسەری کێشەکان بکەیت. تۆ دەبێت بودجە تعدیلکەیەوە، دەبێت ئەو گۆزەیی کە لە دەستت شکا دەبێت چاچی بکەیەوە، جا چۆن چاچی دەکەیەوە دەبێت چاچی بکەیەوە. ئەوە ڕاستە. حقیقەتەکە ئەوەیە کە دەبێت بودجە چاک بکرێتەوە. حقیقەت ئەوە نییە کە تو اتفاق بە اتفاقات بکەیت، چونکە اتفاقاتانە هەتای سەر ناگریت. ئەنجا لۆیە من داوا دەکەم لە بودجەی ساڵی 2020 کە تا ئێستا تەواو نەبووە. طبعا حتا بودجەی ساڵی 2020 نقصی یەکجار زۆری تێدایە، غەدری زۆری تێدایە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕەغمی ئەوەی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان چۆتە بەغدا و ئاسانکاریشیان لۆ کرا و مناقەشاتی زۆر کرا و هەندێکشتیان لۆ تعدیل کردن، بەڵام هێشتا غەدری یەکجار گەورەی تێدایە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت. باش پێویست بەوە دەکات کە ئێمە فەنیانە قسە لەگەڵ خەڵکی بەغدا بکەین، علمیانە قەناعەتیان پێبینین. ئەنجا ئەو کات ئەگەر هاتو ئێمە بودجەی ساڵی 2020مان بە شکلێکی ڕێک و پێک تعدیل کردەوە، ئەو ترسەمان نابێت ئینشاءالله، چونکە ئێمە جوزئێکین تا ئێستا لە عێراق، با جوزئێکیش بین لە بودجەی عێراق و ئەو التزاماتی سەرشانیشمان جێبەجێ بکەین بەرامبەر عێراق. بە تەسەووری من ئێمە زەرەر ناکەین، بەڵام بە شەرتێک تەئکید دەکەمەوە، بە شەرتێک کە گەر هاتو ئێمە بودجەکە بە شکلێکی ڕێک و پێکدا بنین. ئەگەر بە فکرت بێ کاکە حەکیم بودجەی ساڵی 2019 خەڵک کوتیان ئەو بودجەیە ڕقەمیەکە و زۆر باشە و دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان 250,000 بەرمیلەکە تەسلیم بکات و نازانم چێ. ئەبن ئەو کات حتا لە تەلەڤیزیۆنەوەش وتم نەخێر ئەو بودجەیە بودجەیەکی باش نییە، غەدری زۆری تێدایە لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر 250,000 بەرمیلەکە تەسلیم بکات زەرەریەتی مقابلی ئەوەی باقیەکەی کە لە بەغداوەری دەگریت. ئەزانی چونکە تو دەبێ علمیانە تەحلیلیشت بکەیت، نابێ عاتفیانە بیر لەشت بکەیەوە. لۆیە پێویست بەوە دەکات کە بودجەی ساڵی 2020 ئێمە حازر بین وەک کوردستان و بتوانین با بڵێن مناقەشەیەکی جوانی بکەین و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بگەڕینینەوە وەکو ئەوەی کە پێشتر هەبوو. کاکە حەکیم دایمەنە من میسال بەوە دینمەوە دەڵێم لە ساڵی 2012 و 2013 بودجەی هەرێمی کوردستان نزیکی 14 تریلیۆن، لە 2013 14 تریلیۆن پوینت 8 بوو، هەمووشی هاتە هەرێمی کوردستان. 14.8 تریلیۆن دینار هاتۆتە هەرێمی کوردستان. باشە معقولە من لە ساڵی 2012 14 تریلیۆن و لە ساڵی 2013 14 تریلیۆن و پوینت 8 یان نزیک 15 تریلیۆنم هەبی. معقولە لە بودجەی ساڵی 2019 کە بودجەکە زۆر زیاد بووە حسەی من 9.8 تریلیۆن بیت، کەواتە چقدرێک لە من کرای بەس ئەگەر مناقەشەی لەگەهی ساڵی 2013 بکەم زیاتر لە 5 تریلیۆن دینار غەدر لە هەرێمی کوردستان کرایە. سپاس دەکەم کاکتۆر. زانی جالۆیە پێویست بەوە دەکا کە ئەو جارە علمیانە لەگەڵ بەغدا مناقەشە بکەین و لە کاتی بودجە ئامادە بین و علمیانە بتوانین مافەکانی هەرێمی کوردستان بچەسبینین لە ناو بودجە. ئەو وەختە ترسمان نابیت. مادام حکوومەتی عێراق دەوڵەتە و دەتوانێت قەرز بکات، ئێمە جوزئێکین لەوێ کەواتە موچەی خەڵکی هەرێمی کوردستان ئەو وەختە تەمین دەبیت. باشە کاکتۆر دوو دەقەمان ماوە بە کورتی سوپاس دەکەم. سەبارەت بە بریکاری وەزیر کە بەڕێز پێشتر بریکار بووی 10 ساڵەوە دوایی خانەنشین کرا، یعنی ئەو بریکارە پشکی کوردە چووکە پێشتر وتراژنێ کراوە بە بریکار و لە هەفتەی بڵین لە مانگی ڕابردوش کێشەی بۆ موچە دروست کرد بوو و ئەم زانێرە دەقیقە؟ بەڵێ ڕاستە. ئەو طبعاً بە گوێرەی ئەو ئیتیفاقی کە هەبوو پێشتر بریکاری وەزارەتی دارایی عێراق پشتی هەرێمی کوردستانە و لە پشتی کوردستانیش تاوان پشتی پارتی دموکراتی کوردستان بوو، چونکە ئەو کاتێکێتی و پارتی تەوزیعیان کردبوو تاوان بریکارەکان. و من کاتێکە هاتمەوە زۆر داوام کرد و چەندین جار لە تەلەڤیزیۆنەکانیش داوام کرد کە پێویست بەوە دەکات زوو یەکێک لەوێدا بندرێت، چونکە بەڕاستی پێت بڕێم بریکار
ناڵێم لە وەزیر مهمترە بەڵام لە ناحەی تەکنیکی بەڵێ لە وەزیر مهمترە لە ناحەی فەنی لە وەزیر زاناترە و دەزانی کو جێگای شت دەکاتەوە لۆیە بریکاری وەزارەت زۆر مهمە بەداخەوە دیسان دەڵێم بەداخەوە باشە ئەو جێگایە بە چۆلی مایەوە و بەداخەوەش دیسان دەڵێم دەبواە بەڕێز وەزیری دارایی عربێک نەکاتە بریکاری یعنی تەرشیح نەکات لۆ بریکاری وەزارەتی دارایی عێراق دەبواە داوا لە کوردستان بکات کاتی خۆی کاکوشیار پێی داگرت ئەگەر بە فکرت بێ من لە ساڵی 2014 ئیستیقالەمدا لەسەر موچەی هەرێمی کوردستان و ساڵک گەڕامەوە کوردستان کاتێک کاکوشیار گەڕایەوە بۆ وەزیر پێی داگرت کە من دەبێ بگەڕێمەوە وفعلا من گەڕامەوە حکوومەتی عێراق ئەو کات تۆزێک مشکلەی ویست دروست بکاوتی نابێ وەزیریش کوردبی بریکاریش کوردبی ئەو پێی داگرت لەسەرەوەی کاکە ئەوە هەرجەی کووردە بەڵام شەرت نییە هەموو جار وەزیری دارایی کورد بیت بەڵام ئەو وەکیل بەسابەتی جێگای کووردە لۆیە ئەو کاتە حکوومەتی عێراق دووبارە ئەمری گەڕانەوەی منیان کرد لە وەزارەتی دارایی دەبواە ئەو جێگایە چۆن نەکەین بە هیچ شێوەیەک چونکە بەڕای من وەکیلی وەزیر مهمترە لە وەزیر لەو جۆرە جێگایانە باشە کاک دکتۆر زۆر بە کورتی سوپاس دەکەم لەسەر تا باسیەوەت کرد کە پشکی هەرێم کێشەیەکی تێدا وەڵام بەڕوونتر ینی کێشەکە چێ بە کورتی سوپاس دەکەم کەوتت چارەسەری دەکەن زۆر سوپاس دەکەم کاک حەکیم بە دڵەڕاوچێلەوە خەڵک دروست نەبیت کێشەکە ڕاستە دروست بووە بەڵام ئەمن حەلەکەشم دایتە برادەران و ئینشاءالله و خۆشم لەگەر هەندێک لە مەسئولینی با بڵێن وەزارەتی دارایی عێراق قسەم کردەوە ئینشاءالله کێشەکە چی بوو دکتۆریان بڵێنارێک نەبێت دەتوانیت داماژەی پێ بدەیت ئەینەم گوت با زۆر باسی نەکەین چونکە ئینشاءالله دوایی کە کۆن بوو باسی دەکەین باشە کتابەکەشت دەدەمێ ئەو کات ئێستا کتابەکە لای منە زۆر سوپاس کتابێک ئەو نووسراوەی کە هەیە لای منە ئێستا ئەو کات نووسراوەکەشت دەدەمێ زۆر سوپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی مادومان کردی زۆر سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ